بەرزی بەرەو بەهارەچی تۆ تکەنگەریش من کەنگرم خوارد ماڵە دەرکەوتووە ئێستا لە بازاڕەکاندا هەیە دۆمەڵان هەیە باڕێزە هەیە باڕێزت خواردووە باڕێزە سەوزێکە بیخۆن بۆ کەسانی کە ئازاری گورچیلیان هەیە هاوکردنی گورچیلیان هەیە زۆر زۆر بەس دەچکە لە کوردەواری خۆمانە زۆر گیا هەیە وەکو گیا دەرمانی تەماشاکرێ بارەزەژی چێکە لەوانە ئەنی سە بۆ من خەڵکەزانە مشکە کاتۆ لە وەرزەکانی ترا ئەیخوا ئەیکوڵێنێ وەکو سەوزە هەروەکو سەوزە بۆکو چێژ نابێت تەنها لە بەڵام ئاگام لێ کوڵێنرێت و ئاوەکەی ئەخورێ ئەوە ئاگەم لێ بەڵام باشتر وایە بە سەوزەی بخورێ ناش بە زۆری لێ بخورێ ینی چێک لە سوزانی کە زۆر خواردنین باش نییە هایتر تۆ لە چەپکێکای کە ڕیبی خۆی خراپ نییە تەرزە لە نێو بازاردایە باشە ئێمە بازاری زۆر تایبەتمان هەیە لە ئەو خواردنە کوردەواریانەیان ئەو جادەرمانیانە یان بازاری جابەهارەکان بازین ئەوانی کە دەرچوون ئەمڕۆ لە بازاردا هەن چین تەرزە سڵاو لێ بێم کاتت باشدینە لای تۆ بزانین ئەو گیابەهاریانی کە ئێستا دەرچوون و خەڵک خواستی و خۆلیایەتی کە بەکارە مێنەوەکو خواردن کامانن زیاتر. بەڵێ ئاری سەحەر سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامیدا بن هەمیشە تەندروست باش بن ئەم ڕۆژی هەینیەتان بە خۆشی و بە ئارامی و بە تەندروست باشی بەڕێ بکەن کە ئەبینین ئەمڕۆ ڕۆژی هەینی ڕۆژی پشووی زۆربەی دام و دەستگا حکومەکانە فەرمانبەران هاوڵاتیانی خۆشەویست خوێندکارانی ئازیز لە ماڵەوە کاتی پشویانە ئەگەر دەرفەتیشتان هەبوو ئەتوانن بینەری ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن من ئێستا بە شازێکی ڕاستە خۆ تاوی پرۆگرامی ڕۆژێکی و ئەم بەشەی پرۆگرامی شوان تەرخان کردووە بە بابەتێکی زۆر تایبەت باز لە گژوگیا بەهاریەکانەکەین بۆی ئەگەر دەرفەتان هەبوو لە ماڵەوە بن یاخود لەگەڵ هاوڕێیان کۆبووبوونەوە ئەتوانن لەم بەشەی پرۆگرام بینەر بن بابزانین هاوڵاتیان بۆ ئەم ڕۆژی هەینیە چۆن سەردانی نێو بازاریان کردو چۆن جموجۆڵی ناو بازار لە ڕۆژانی هەینیە هاوڵاتیان سەردانیەکەن و بە تامەزرۆوە یەن بۆ کڕینی ئەو گژوگیا بەهاریانە یاخود ئەو سەوزەواتانی کە خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسەرە با لەم بەڕێزەوە دەست پێ بکەین سڵاو لێ بێت با هەر لەوە دەست پێ بکەین بم بەیانێت چۆن بوو بیرت کردەوە بێی سەردانی ناو بازار بکەیت جۆڵی بازار لە ڕۆژانی هەینیا چۆنە بینی پێشەموو شتێ سوپاس و پێزانینی تەلەڤیزیۆنی گەلی کورسا دەکەم وەڵا ئیتر جمعان ڕۆژانی ئۆتا ئێنە بازار ئیتر مسواکەکەی شەکڕین خاصەتەن بابەت ئێستا بەهارە بەردەمە بەهارە ئیتر نییە بابەتی بەهارە وەکو نێر ئەو شانە کە تازە پێیاوێ ئیتر ئەیکڕین پیاسەیەکەکەینەوە ڕۆینەوە دەستەکانە خۆش بێت بابینە سەر ئەوەی کە ئەمڕۆ تۆ هاتووی بۆ ناو بازار کنگرە کڕیوە لەگەڵ کاردوو باشە پێم بڵێ تۆ خۆت تا چەنە حەزت بەم خواردنە کوردەواریانە هەیە و حەزەکەی شێوازی ئامادەکردنەکەی لەگەڵ خێزانەکە تا چۆن چۆنی ئامادەیەکە وەڵا ئیتر نرە پاشەکەن و سووریەکەنەوە کوێر بە ماسی پێڵێن ئەوە نیە ئایکەن و ئاکودوش ئەوە نییە بە ئێتە ئەیکولێن و ئەیخۆن خۆی دەرمانە یعنی ئەمە بۆ کوردەواری خۆمان ئەوانە هەمووی شتێکە بۆ مەعیدە مەسەلەن بۆ ڕیخۆڵە بۆ ئەوانە زۆر ئیسفادەی لێکرێت تۆ با بڵێن ئەم گژوگیا بەهاریانی کە کڕیودا زیاتر لە ئیچی ناوچەیەکەوە حەز ئەەکەی بۆ نمونە گژوگەیەکی باری تازەیە خۆی ئێستا ئەم شانە نەر و مەسەن بەعزە شتێ بابەتی گەرمیانە کورد شێسانەکانی خۆمان دەرنەچووە وەکو گنێر وەکو مەسەلەن کاردوو ئەو شتانە ئێستا کە سەرەتایی جارێ پێمان نەناوەتە مانگی سێوە بەڵام لە کۆتاییەکانی مانگی دوایین وردە وردەی ترگژوگیا بەهاریەکان کاتیەتی و هاوڵاتیان زۆر سەردانیەکەن تۆ هەستەکەی کە بۆ نمونە ئەم خواردنە بەهاریانە خۆی زۆر کاتەیە کنگر بە کاڵیش پێما بێت تام و لەزەتێکی زۆر تایبەتێ بۆ زۆرێک لە نەخۆشی سوودی لێوەرە تەبعاً ئەو کاتە ڕێواز پێیا بێ گەڵامی و پێیا بێ چوارە پێیا بێ ئەو بابەتی بەهاریان ئیتر دومەڵانی خۆمان نازانم ساڵ دەمێکەنم بینی وەرە پیا بۆ ئیمساڵ تۆزێ بە وەنەی کەم بارانەوە ئیتر ئەو بابەتانە نییە بەهاران هەموو خەڵک بە ئام ڕووی تێکە یعنی شتەکە خۆشە و شتی کوردەواری هەتا ئێستا عەرەبەکانیش فێر بووە جارە نیان نەزانی شتی بەهارانە بیانی نییە زۆر ئێستا ئەوانیش فێر بوونە ئەیکردن ئەیبنەوە بۆ جنوب
مامۆستاگیان پێمان بڵێ ئەم یەکێک لەم گژوی کردووە شێوازی ئامادەکردنەکەی ڕووی ئەکوڵێنرێت یان بە چ شێوازێکی تر خاتوونی ماڵەوە ئامادەیەکا بۆت وڵی ئیتر پاشەکەن و سووریەکەنەوە ئەوە نییە بەڕبەهەنار نییە ئیتر دوای ئەوە وەکو هین تو چۆن ئامادەیەکەن لەگەڵ خێزان ئیتر ئەوە خۆی کابانی ماڵەزانێ ئەوە کابانی ماڵ ئیتر ئەی کات و ئێمەش ئامادەین بیخۆینوتەوە دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە ئومێدین ڕۆژێکی هەینی زۆر خۆش بەڕێ بکەیت دەستەکانە خۆش بێت سەلام و ڕێزمەیە بۆ تەلەڤیزیۆنەکەتان مەمنونتانم خواحافیزتان بەخێر بن بەخێر بێ سەر چاو بەڵە خۆشەویستان لەگەڵمانە بەردەوام بن هاوڵاتیان لە ڕۆژانی هەینیشە لە بەیانی زۆ لە کاتژمێرەکانی زۆ ئێمە کە هاتین بۆ ناو بازار لە شەقامی مەولەوی و قەرباڵقێکی زۆر هەبوو هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتێکی خۆشیش ڕۆکەنە نێو بازار و هەم بۆ کڕینی پێداویستیەکانیشیان بێت کاتێکی خۆش بەسەر ئەبەن و لەگەڵەوەشە یەن زۆرێک لە گشت و گیاباریەکان یان سەوزە جۆرا و جۆرەکان ئەکڕن بۆی لە ژەمەکانی نێوە ڕۆیا بێ لە ژەمی ئێوارەیە بێ لەگەڵ خۆیان و خێزانەکەیانە ژەمێکی خۆش بەڕێەکەن جا ئەم مامە بەڕێزە لێرەیە وەکو فرۆشیارێک سەرقاڵی فرۆشتنی زۆرێک لە گشت و گیاباریەکانە سڵاو لێ بە باشی ئەوە لەخوا بەزیابێ مشتێکی زۆر هاتوون سەردانی کڕینی گشت و گیاباریەکانن سپاس بۆ جەنابتان باشە با پرسیارێک لێ بکەم ناوی کنگر لە چێواتەوە کنگر وڵی کنگر عیب نەبێ لە ژێرۆ یەکگرتووە لەسەرەوە بڵاوە ئاوە مەسەلە کنگر لەسەر هینی خۆی ئەڕێت ئەوەیە ئاوە بۆ نمونە ئەوە لە ژێرۆی یەکگرتووە ئەجا خۆی بە خۆی ئەڕێت چۆن شتێک لەسەر پێخۆی ئەڕێسێت تۆزە دووری خەرەوە ئەوە ئاوایە پێم بڵێ ئەمە لە کیۆ ئەم گژوگیا بەهاریانە بە تایبەت کنگر و زۆرێک لە گژوگیا بارەکانی تر ئێنن ئێستا کاتی دەرکەوتنی زۆرێک لە گژویا بارەکانە ناوەکانیانم پێ بڵێ لە کیۆ هێنن چۆن چۆنی ئەێنرێتە نێو بازار و بە شێوازێکی باش هاوڵاتیانی خۆشەویستیکردن کنگر لە بەهارا پێگا ئەمە هاتم بۆ لای کاگاوات حەزمان کرد تۆزە لەسەر کنگر کسەکەمە دوکانەکەم لەو لایە تو پیان خۆش بووە لەبەر خاتی کورساتی شاتم کنگر لە بەهارە کاردوو لە بەهارە ئەم شتانە لە بەهارا پێگەن سێ چوار مانگە خەڵک شتی بەستووە خوا ئێستا ئەمە پێگە لەم قەیرانە شاکە خەڵک نیەتی و نەبووە هێشتا کە بە سعرێک ژێ خۆ سعرەکەش خاڵی بە مشیلانێ لەبەرەوەی خواردنێکی خۆشە خواردنێکی خۆڕسکە خواردنێکی تەبیعیە بێ کیمیاییە بێ موادێکی هیچ شتێکە لەبەرەوەی لە کوداری خۆمانە خاستان سلێمانی شتی جوان و پوخت و شتیان هەیە ئەو کاردووە شێوەی لێنانەکەی کابرای لەو پێش نەیزانی بە شێوەی بۆمان باس بکە با بینەرانی خۆشەویست بۆ ئەم ژەمینی و ڕێ بزانن چۆن ئامادە ئەم کاردووە بە ترشی کوردیە کرێت ترشە سماق لە شاباژێرەیەم ترشە جوان زەردیەکەیت هیچ شتێک نایخوا ئەم کاردووە بەعزی پێڵێ هاس کاردووشە هازیشی پێڵێن لە مەتێقەی کوردستانی خۆمانە هەیە لە جنوبێ هیچ غێری ئینسان هیچ شتێ نایخوا ئەمە سوورە کرێتەوە زۆر تیژە زمانە بڕێت ئەمە تیژە دوای ئەوەی کە کوڵێنرا هەموو قۆناغەکانیم پێ زەردیەکەی کە زەردەکەی دایەگەی خێتە سوزیەکەەوە جوانی بینیەکەیت بەجا ترشەکە لەگەڵ ترشا تۆزێت ترشەکە بە حەز زەردەکەی ترشەکەش تێکەڵ یەکەیت لەگەڵ یا ئەکولێ و وەکو سڵق سووریەکەیتەوە خوانەی خۆشیە بۆ ناوسی بۆ ڕێخۆڵە بۆی تاوە بۆ مەعیدە بۆ هەموو شتێک چاوە هیوادارم خەڵک بە خوانەیەکی خۆش و تەبیعەتی تێبگا و خواردنی کودەواری شتێکی خۆش ئێوە بەیانیان زوو ئەم با بڵێن سەوزەوات و گژوگیا بەهاریانە ئەێنن یان لە کیۆ زیاتر ئەیهێنن تاوەکو بە شێوازێکی زۆر تازە بگاتە دەستی هاوڵاتیانی خۆشەویست کە ئێستا ڕۆژی هەینیە ئێوە کەی ئەم گژوگیا بەهاریانەتان هێناوە ئەمە لە دوێنێ پێنجشەمە کە ئەلوە هەیە ئێتە ئەلوە جمعان داخرێت پێنجشەمە چینێنێ ئەوانش خەڵکەکەی کە لەوێ ئێستا گەرما و گەرمە ئەم شتانە یەکسەر ئێرن و یەکسەری هێنن لەبەری خەڵی تامۆزدوێتی بازاری هەیە سەریع یەکسەر ئەفرۆشتێت شت کۆن نابێتەوە ئەمانە بینە سەر کنگرەکە مامەگیان پێم بڵێ من چۆن ئەگەر وەکو هاوڵاتیەک بێم کنگر بکڕێم چۆن کنگرێکی تازە و جوانم دەستکەوێت چۆن هاوڵاتی سەرجەم گژوگیا بەهاریەکانی تر بە تازەی دەسیکەیت چۆن چۆنی شتێکی تازە و فرێشم دەستکەوێت ئێستا زۆر کەس ئەڵێ وڵات دەرکی پێ تااقەتێت دەرگەچێ بە دەستمان بۆم من ناکرێ ئا بە مەقەستە بەم شێوەیە ئاوای لەکەیت
شەوێکی جامێتەوە تۆزێ ئەگەر بە خوێی زبریش لێ بنرێت زۆر زۆر تامی خۆشتە لە خوێ وەردەکەی کرد بە هێلکەی کوردیە و داینێ خۆشە و بەنانی تیریەوە وایە بەتەکید وایە دەستەکانە خۆش بێت جموجۆڵی ناو بازار لە ڕۆژانی هەینیە چۆن ئەبینی هاوڵاتیان تا چەندە لە ڕۆژانی هەینیە سەردانی ناو بازارەکە وڵای زیاتر بەواسی ئەم گژوجا بەهاریان لە مانگی سیاتر بازار تۆزێ باش دەست خۆش بێت بەخێر بێ سەر چاو ئەم مامەیە لێرەیە مامێگیان سلااو لێ بێ سلام علیکم باشی سلااو بۆ خۆت و هەمکارەکانت لە کاناڵی کورتسارەوە کە زەحمەتان کێشاوە هاتوونی ناو بازارەوە ئەمنیش میوانم و لە شاری بانەوە هاتووم بۆ ئەم وڵاتە و کە هەرواتی خۆمانە شووی کوردستانە هیچ فەرق ناکە هاتووم بۆیە کە چاوم بەم گژوگیا بەهارە کەوتووە و چاوم ڕوونەوە بووە لەلایەمە کوێستانە و بەفر زۆرە بەڵام لێرە گژوگیا و قنر و یای بەهارە هاتووە و بەهار بە خێراتنی لێەکەین و ئیشەڵا بەخێر بێ و بە ساڵێکی خۆشی بۆ ئەم میلەتی کوردستانە و هەمووی جەهانیش چوی با بسڵمانیش نەبن ئینسان هەن حەقی ژیانیان هەیە داواش لە دەسەڵاتداران ئەەکەم کە ئینشاءڵڵا گیای بەهار پێگا و دێتە بەرەوە ئانشکە لێی هاتووە کە داوا لەو کرێکارە خۆشەویستانەکەن لە ناچاری خۆیان ناکاشن بۆ کوێستانەکان یاکان هەڵەکەن وێنن ڕیشەکەی لە بێغ نێهێنن بیری ساڵێکی کەیشیان ببێنەوەیان هەیە ئەگە خۆشیان نەمێنن نەوەکان توانن ئیسفادەی لێ بکەن زۆر زۆر داوایان لێکەم زۆر زۆر سپاسیانەکەم زۆر تەوەجوو بۆ ژملە بکەن بەڕاستی من بۆ خۆم چوون بۆ کوێستان گژوگیام هەڵ نەکەندووە بەو شێوە ئەگەر گیایە زۆر لازم بووێ بە چەخۆ بڕیمە بە چەخۆ بڕیمە بەڵام ئیسێ متاسیفانە یێنن ڕیشەکەی لە بێخێن و ئیتی بیری ساڵێکیان نییە بۆنەوەکەیان زۆر زۆر تەشەکورتان لێکم داواتان لێکم داوای لە منسوولینژەکەم بەعزم تەوەجوو فەرمونون بەو جملا کە بە کرێکارەکان بڕێن بە تونتوژی نا بە ئارامی پێیان بڵێن دەستی ئەوش خۆش بێ مەمنونم تۆ مەمنون خۆشیسان لەگەڵمانە بن بەڕێزە گەربیتە لای من سپاس دەکەم با زۆر بە کورتی لێدوانی ئەم بەڕێزە ژۆرگرین فەرموو بیتە ئێرە ئەمڕۆ هاتوویتە ناو بازار بۆچی سەردانی ناو بازارە کرد وڵی ڕاستەکەی من حەزم لە کنگرە من لە بەریتانیا گەڕامەتەوە بە خوشکەم وت لە کەرکووگەتر بۆ می نەکرێەوە ڕاستەکەی هاتمێرە زۆر حەزم لێتر تەماشام کرد بینیم چۆن چۆنی ئامادەیەکەن چۆن چۆنی بۆ نمونە سەوزەکان بە شێوازێکی باشم کنگرانە یان گژوگیا باریەکان بە شێوازێکی دروست ئەی خۆن و ئامادەی ئەەکەن ئێمە خەڵکی گەرمیانی خەڵکی دوست خورماتیم بەڵام حەزمان لەم گژوگیانە کنگر و دۆمەڵان ئێمە لەگەڵ یێلکەیە پیازی سوورەکەین لەگەڵ ئەمانە حەزمانێتی هەموو ڕۆژانی هەینی سەردانی ناو بازارکە و کاتی کاتویتە تۆ بۆ کوردستان دێم بەڵێ هەموو جارێ دێم بۆ بازار سەرچاوم بەخێر بێ بەستانە خۆش بە بەڵە خۆشەویستان وەکەوەی کە بینیتان هاوڵاتیان لە ڕۆژانی هێنیە سەردانی ناو بازار ئەکەن و زۆرێک لەو پێداویستانش ئەکڕن کە لە ژەمەکانە سوودی لێوەرەگرن بە تایبەت کاتی زاگەرگوێت لێمە خاصێکی زۆریان دەستە خۆش بێ بەس ئەگەر پرسیارێکمان بۆ بکە ئەمڕۆ چولەی کنگر بە چەنە چولەی دۆمەڵام بە چەنە چولەی کاردوو بە چەنە ئەوانی کە هەیە لە بەردەسا بەس نرخەکانیمان پێ بڵێ بۆ هاوڵاتیان ڕەنگە کەسێکە بێ ئەمڕۆ پێی خۆش بێ نرخەکە بزانێ بچێ بیکڕێ زۆر باشە ئەی ئاری و سەحەر ئێوە تا چەند هەستان بە خواردنێم گژوگیا بەهاریانێ هەر مەپرسە ئێمە لێرە باسی ئەوەیە کە چۆن لێنرێ بەخوا منیش هەر زۆر حەزم وڵای ئەوە ئاگادار بوون یعنی شێوازی ئامادەکردنی ئەو مامێ زۆر باش بۆی ڕوونکردینەوە با پرسیاریان لێزانین کاکێ کاکە کیلۆی کنگر و ئەو گژوگیا باریانەی تر دوو مەڵان و ئەگەر هاوڵاتی بووی زانیاری لەسەرەوە بێ کاتی دەرکەوتنی ئەم گژوگیا بەهاریانەیە کیلوی بەچەنە چۆن چۆنی ئێوە ئایا نرخەکەی گرانە لە سەرەتای دەرکەوتنی وەرزی بەهارەیان نرخەکەی ئەگۆڕێت وڵای خوشکە جانە خوا بەخێر بم پێشەکی بەخێرانەکەم سەر چاوم وڵای خوشکە ئەوەڵەکەی کەیە تۆزە گرانە سا من یەکەم ڕۆژ کە هاو 5,000 پێیا بۆ خۆم لە عەلوە ئەما بە 6 و بە 6.5 بە حوتیش تا حوتیژەم فرۆشت ئەتر ئێستا هاتووەتە سەر 3 ڕوبعەکەم سەکەم ئاوا ئەیم بە 4 2 کیلۆ 7,000 کیلۆی بە 4 دوان بە حوت دوان بە حوسیان بە دەژەی فرۆشم بەڵامی تر وردە و دەکە بچینە مانگی چوارەوە ڕەنگە نرخەکەی تۆزێکم ئێستا کەمە بارانێ ببارە ئیشەڵات زیاتریش ئەبێت و جوانتریش ئەبێت و زیاتریش دەعبەزێت یاتە سەر 2,002 ڕبع دوونی ئاوە خۆت تا چەنێ حەزت بە خواردنیم گشوگیا باریانێ زۆر زۆر حەزم لێتی
خۆم ئەشتی فرۆشم و زۆر زۆریشم حەز لێتی و ئەنی بڕواگە لە ڕۆژێ هاتووە کە بەوارێنە بەڵێ تەرزە بەشی خۆم بردێتەوە ئەی بەمەوە.